لە ململانەکانی نێوان عێراق و هەرێم بەغدا هەنگاوی نوێ دەگرێتە بەر. دەرکاندنی ژمارە و داتاکان لەلایەن عێراقەوە پێشهاتێکی نوێ و وا دەردەکەوێت لەمە و دوا ژمارەکان و ڕێژەی پارەکان دەرکەون. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لە ململانەکانی نێوان هەرێم و عێراق هەردوو لە کاتێک قسە یان لێدوان یاخود ڕاگەیەندراوێکیان بڵاو کردبێتەوە بە شێوەیەکی گشتگیر و تا ڕادەیەک ڕووکەشانە لەبارەی پابەندیە داراییەکان و ئەرک و مافە دەستوریەکانەوە دواون. زۆرترین جار هەردوو لە خۆیان لە درکاندنی ژمارە و داتا و زانیاریە وردەکان بە تایبەت لەبارەی پارەوە پاراستووە و بە ژمارە قسەیان نەکردووە. لە نوێترین پێشهاتدا دوای ئەوەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند بەپێی یاسای بودجە دەبێت حکوومەتی عێراق مانگانە تریلیۆنێک و 375 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان بنێرێت، بەڵام هەرێمی کوردستان بۆ مانگەکانی 7 هیچ بڕەپارەیەکی پێ نەگەیشتووە. لە بەرامبەردا باسم عەوادی وتەبێژی حکوومەتی عێراق ڕایگەیاند بەغدا تەواوی پابەندیە داراییەکانی خۆی لە بەرامبەر هەرێم جێبەجێ کردوون. ئاشکراشی کرد تا کۆتایی مانگی حوزەیران ئەو پارانەی کەوتونەتە ئەستۆی هەرێم گەیشتۆتە زیاتر لە 3 هێندەی ئەو پشکەی کە هەیەی لە عێراق. واتە ئێستا بە وتەی حکوومەتی عێراق هەرێم 3 هێندەی پشکەکەی قەرزاری بەغدایە کە ئەوەش یەکەم جارە لە ماوەی ڕابردوودا تاوەکو ئێستا بەو شێوەیە بە ژمارە و داتا حکوومەتی عێراق بە فەرمی لەبارەی هەرێم و پشکەکەیەوە قسە دەکات. بەشێک لە چاودێرانی دۆخی عێراقیش ئەوە وەک پێشاتێکی نوێ تەماشا دەکەن و پێیان وایە ڕەنگە ئیتر هەردوو لایەن گەیشت بێتنە ئەوەی بە ژمارە و داتا قسە بکەن و هیچ شتێک لە پشتپەردەوە نەهێڵنەوە. لە دوای لێدوان و قسەکانی باسم عەوادی پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمیش ڕایگەیاند مانگانە دەبێت حکوومەتی عێراق تریلیۆنێک و 375 میلیارد دینار بۆ هەرێم بنێرێت کە 906 میلیارد دیناری بۆ موچەیە، بەڵام لەم ساڵدا تەنیا 2 تریلیۆن و 598 میلیارد دیناری بۆ هەرێمی کوردستان خەرج کرد. هەرچەندە پێشتریش بە شێوەی نافەرمی و لە ڕێگەی بەشێک لە پەرلەمانتارەکانەوە ئاماژە بەو ژمارانە دراوەکە لە کێشەی داهات و پشکی هەرێمدا هەیە، بەڵام ئەمەی وتەبێژی حکوومەتی عێراق نوێیە و ڕەنگە سەرەتای خستنە ڕووی تەواوی ئەو ژمارانە بێت کە بۆ خەڵکو و تا ڕادەیەک بۆ ڕاگەیاندنەکانیش ناڕوون و نادیار بوون. جەختکردنەوەی عێراقیشە لەسەر بڕی ئەو پارەی کە بە شێوەی قەرز مانگانە دەیداتە هەرێم، چونکە پێشتر هەر بڕەپارێک لە بەغداوە دەهات وەک سولفە و بەشێک لە پشکی هەرێم دەنێردرا، بەڵام ئێستا ناوی لێنراوە قەرز و بە فەرمیش لە ئەستۆی حکوومەتی هەرێمە و لە دوای چارەسەری کێشەکان دەبێت لە پشکی خۆی بیداتەوە.